کوردانی ئێزیدی کامپی میدیات لە باکووری کوردستان دوای ئازادکردنی شنگال دەستیان بە گەڕانەوە کردووە بۆ ناوچەکانی خۆیان، بەڵام هێشتا ترسیان هەیە لەوەی نەوەک دوای گەڕانەوەیان جارێکی دیکە داعش هەمان کارەساتیان بەسەردا بهێنێتەوە. خودی هەکە حکوومەتەکە دووەلی نەکەوێ و حمایەمان نەبێ ئەم ناچن. ئەم چوو بن و دیسە فەرمانن مەڕابێ مەچفیم کرد. کامپی میدیات لە پارێزگای مێردین 1970 کوردی ئێزدی لێیە، بەڵام جگە لە گەڕانەوەی بەشێک لەو خێزانانە بۆ باشووری کوردستان هەندێک لە کوردانی ئێزدی ئەو کامپە بەرەو وڵاتانی ڕۆژاوا کۆچ دەکەن. ئەم ئەقەلیاتەکن بين زارمة شنهم والآبادة بحرا يونان نيفا يونان تركيا هم فاطسين كنت نما أم فقليا إزدي أم يعني خلاص بنج دنياي كأوروبا بيجي أم حقوق إنسان أم البامية وأمريكا بيجي أم متحدين كاني تيج مرة كرينا هي نشتر جابن هم مش نيز عمربون كان نشوف حكومة إبا هي أف خد زعنن حكومات تركيا خد الناس كنا أوروبا وأمريكا. کوردانی ئێزدی ناو ئەو کامپەش داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان ماڵ و خانوویان بۆ نۆژەم بکاتەوە تاکو بتوانن دوای گەڕانەوەیان دەست بە ژیانی ئاسایی خۆیان بکەنەوە. ئەش حکوومەتە ئەقلیما کوردستانی خوازێن هاریکاریەکێش خەڵکی مەڕێ بکە و حکوومەتە مرکزی بێ فێدرال بێ و چەند منەظەماتێت ئینسانی و منەظەماتێت ئۆروپی و جەمیعی جیهانی. منداڵان لە یاریکردنی خۆیان بەردەوامن بە تەمەنەکانیش بە دیار ژماردنی ڕۆژەوە چاوەڕوانی کاتێکی گونجاو دەکەن بۆ گەڕانەوە بۆ سەرزێدی خۆیان. ئێزیدەکانی ناو ئەم کامپە تا دێت ژمارەیان لە کەمبوونەوەیە چونکە دوای ئازادکردنی شنگال ژمارەیەکیان دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان و بەشێکی دیکەشیان بەرەو وڵاتانی ڕۆژاوا کۆچ دەکەن. حەمەد عەزەدین ڕووداو، کامپی میدیات.